ئەڵێ عاشقەکان ئەوسا پلەی نایابیان بۆ دانێ دوای بە یەکبوونیان دوای گەیشتن بە یەک عاشقتر بن. شاعری نووسەرێکی ناحیە ئەغزەلەرە لە سەمسەماڵ کە لە تەمەنی 14 ساڵیەوە دەستی بە نووسینی بەرهەمە شعریەکانی کردووە. هی ئەقڵێکی هەفتا ساڵەیە کە لە دەستدانی هەردوو چاوی بەهۆی نەخۆشیەوە کاریگەری لەسەر بەرهەمەکانی ئەم شاعرە نەکردووە بەڵکو بەردەوامیشە لە نووسینی شعر. و تا ئێستا بەردەوامم لە بوارەکانی پەخشانە لە بواری شعری قەسیدەیە لە غەزەلە لە کورتە شعرە لە شعری بیردوەزەیە لە وتەیە لە ئەم شتانیان لە هەموو بوارەکانە باوی خۆم بینمێ بەڵام ئێستا زیاتر بەس وتەکانە نووسم ئێستا بەس وتەکانە نووسم لەبەرەوەی ئەوانتر قورس و گەورە ئەکەون لەسرم کاتی ئەوێ بەڵام وعدم بە برادێ دابوو شعری بۆ بنووسم دە 15 ساڵ لەمە پێش تقریبان 200 دیار بوو شارەکە 200 دیار ڕێویست لەو ماوەیە بۆم تەواو کردوتم ئای بە وعدێکم داوە ئەگەنا شار تۆزێکی وەک بڵێنە زۆر بە هەفتەیەکی زیاتر ویزم خەریکە و شعر بووم بووی. هەنێک بە فەیلسوفە گەورەکە ناوی دەبەن نووسینی شعر لە لای ئەو بۆتە بەشێک لە ژیانی و بە خزمەتێکی مرۆڤانش ناوی دەبات. من بە پێچەوانەی کۆمەڵی خەڵکەوەم بە پێچەوانەی کۆمەڵی خەڵکەوە لەوەیە پێچەوانەکەمەوەی خەڵکە لە تەندروستی خۆت بخە پێش هەموو شتێکەوە من قەدوانیم وتمە نووسینەکانم پێش تەندروستی خۆمە با من 100 ساڵ بژەم کە هیچ نەتیجەیەکم نەبێ هیچ ئەنجامێک و بەرهەمێکم نەبێ ئەو پەڕی بۆ خۆم و ئایلەکەم بەکەڵێک دێم. ئێستا ئەمە نەک بۆ کورد بۆی بۆ بە شەریەتە ئەمی کردم بۆ بە شەریەتە من ئەگەر خەمی تەندروستی خۆم بێ ئەمانەم نابێ. مەرنەژاد خاوەنی 3 بەرهەمی چاپکراوە و 28 کتێبیشی ئامادەن بۆ چاپکردن جگە لە نووسینی شعر خاوەنی 83,000 وتەیە و وتەکانی لە بوارە زیازیەکانی ژیاندا ڕەنگی داوەتەوە و نابینایی نەبۆتە ڕێگەر لە بەردەم خولیا و ئاواتەکانیدا. مەرغەریب کورسات نیوز ناحیە ئەغزەلەر. کەسێکت خۆشوی زۆر لی مەچۆ پێش نەوەک لای سوگبی و دڵی بێتە ئێش